لەگەڵ بینینی دیمەنی مامۆستایانی مانگرتو خراپی دۆخی تەندروستیان دەست بەجێ پەیوەندیم کرد بە وەزیری پەروەردە، بەڵام دوای چەند جارێک هەوڵدان پەیوەندیەکەی دەنگی ئەمریکایی داخستەوە. بێوەڵامی و بێهەڵوێستی بەرپرسانی هەرێمی کوردستان نیگەرانیەکی دیکەی مامۆستایانی مانگرتووە، ئەمەوێ ڕای خراپی دۆخی تەندروستیان. پاکیزەخان یەکێکە لەو فەرمانبەرانەی هاوشانی 9 مامۆستای تر ماوەی 5 ڕۆژە مانی لە خواردن گرتووە. بەدەستەکانی نیشانەی سەرکەوتن و ئیرادەبەرزیمان پیشان دەدات. ئەو دەڵێت دوێ ڕای خراپی دۆخمان، بەڵام بەردەوام دەبین. بەسە ئیتر زۆڵم تا لووتمان هاتاکتا ئەو کاتەی جەستەم لە ناو بەرم بەوەی ڕەحمی پێ بکەم ئیتر ئەو نە زوڵمەی لێ نەکرێ. باشە هاتین بیرمان لەوە کردەوانە 10 ساڵ ئێمە لەسەر شەقام داواکاریمان هەبوو. ئەم 10 ساڵە هاتین و چوین وەکو مرۆڤ سەیر نەکراین. ئەم 10 ساڵە ئێمە خواست و داواکاریمان هەبوو حسابمان بۆ نەکرا. بۆ وامان لێ ئەکەن. تیمەکانی تەندروستی بەردەوام چاودێری دۆخی مانگرتوان دەکەن و داواش دەکەن خەڵکی ڕەچاوی دۆخی ئەو مامۆستایانە بکەن کە بەهۆی دابەزینی بەرگریانەوە تەندروستیان ناجێگیرە. بەڵێ ئێمە ڕۆژانە سەردانی ئەم مانگرتنانە دەکەین کە دە مامۆستان ڕۆژانە پشکنینی تەواوەتیان بۆکەین. ئەمڕۆ 5ەم ڕۆژێتی لایەن بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی و ئاگادار کراوینەتەوانە کە سەرجەم پێداویستی پزیشکیان بۆ دابین بکەین، پشکنینی تەواوەتیان بۆکەین، هەر پێداویستێکیانە بێمە لە خزمەتیان نابین. داوا لە هاوڵاتیانی ژەکەین کە ئەوەنە سەردانیان نەکەن چکەمان مەناعیان نەما بەڕاستی. لە هەر یەکە لە ناوچەکانی کەلار، کفری، کۆیە و هەڵەبجە مامۆستایان هاتوون بۆ پشگیری مانگرتوان. وێ ڕایسەردانی چین و توێژە جیاوازەکانی سلێمانی و دەربڕینی پشگیری بۆ مانگرتوان. هەرمێ نمونەی یەکێک لەو ژنانەیە کە خاوەن پێداویستی تایبەتە، بەڵام لە تەقتەقەوە هاتووە بۆ سەردانی مامۆستایان. هەرچەندە سەحەت و تەندروستی خۆم تەواو نییە، 15 ساڵە بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە سەرچکورسی هەژیم تەنکەری نەوتی ئەم دەسەڵاتدارانە لێداوم، بەڵام ئێستا جەرگم ژانەکە، جەرگم پڕە لە ئاو. زۆر بێتاقەتم، خۆم زۆر بەکەمە بینم، من لە ماڵە لەبەر سۆبەدا بنیشم ئەم مامۆستا بەڕێزانە لە ژێر خێمە بن. ئێرە بەردەم نوێنەرایەتی بارگای نەتەوەی گرتوەکانن لە شاری سلێمانی کە ماوەی 5 ڕۆژە ژمارەیەک لە مامۆستایانی پارێزگای سلێمانی و هەڵەبجە مانیان لە خواردن گرتووە و چادرگیان لە بەردەم ئەم نوێنەرایەتی هەڵداوە. ئەمەش لە داواکاریەکانی مامۆستایان پێدانی موچە و چارەسەرکردنی کێشەی موچەیە کە 11 ساڵە لە هەرێمی کوردستان ئەم پرسە بە هەڵواسراوی ماوەتەوە. ئەوەی جێگی پرسیارە تا ئێستا نە ئەم نوێنەرایەتی کە من لەبەر دەرگاکی داوەستاوم نە هیچ بەرپرسێکی حکوومەتی هەرێمی کوردستان و بە دیاریکراویش وەزارەتی پەروەردە هیچ هەڵوێستێکی فەرمی و نافەرمیان لەسەر خۆپیشاندان و مانگرتنی مامۆستایانی ناڕازی هەیە. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.